بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين. لا شرح عقيدة طحاوي لدرس بينجم لدير بيست راوستين لو درسي بينجمي دا لدير بيست وتاكو بيستو حود دخوينين كباز لقضاء وقدر ذكات. قضاء وقدر هەندێکی لێتێ دەگەین و هەندێکیشی بابەتێکی ئاڵۆزە ئینسان دەبێت خۆی تەسلیمی خوای پەروەردگار و شەریعەتی خوای پەروەردگار بکات، چونکە حونەری ئیمان لەوەیدایە کە ئینسان لە هەندێک شتدا کە سەری لێ دەرناچی لە توانای بیر و فکری ئینسان و مێشکی ئینساندا نییە ئینسان تەسلیم بە شەریعەتی خوای پەروەردگار بێت. القضاء والقدر ئەسلەکەی قەدەر و قەزاء، چونکە قەدەر یعنی ئەندازەگیری، قەزاء یعنی جێبەجێکردن. خوای گەورە ئەندازەی هەموو شتێکی گرتووە و هەموو شتێکی بە ئەندازە دروست کردووە و هەموو شتێکی ئەندازە بۆ داناوە و جێبەجێشی دەکات لە کاتی خۆیدا. هەموو ئەو شتانە دێنە دی. دانەر لە دەرسەکانی یعنی داهاتوودا بۆ خۆی باز لەوە دەکات کە قەزا و قەدەر نهێنیەکی خوای پەروەردگارە لە کەون و کائیناتدا. ئینسان دەبێت تەسلیمی بێت، بڕوای پێی هەبێت و ئەوەشی کە لەی حاڵی نابێ حواڵەی خوای پەروەردگاری بکات و بڵێ سەمیعنا و ئەطەعنا. بەعزێکیشی کە ئینسان لەی حاڵی دەبێ ئەوەی کە لە شەرعدا باس کراوە هەندێکی لێ دەخوێنین بە پشتیوانی خوای پەروەردگار بۆمان ئاسان دەبێت. لە دێڕی بیستەمەوە دەڵێت خەلەق الخەلق بعلمه، واتە خوای پەروەردگار دروستکراوەکانی دروست کردووە بە پێی زانیاری خۆی و زانستی خۆی. واتە خەلەق المەخلوقات حال كونهم عالما بهم، يعني همو مخلوقاتي دروس كردوا وهمو كونو كائناتي دروس كردوا بپی علم و زانیاری خوی. بر لوی که درستی شکات خوای پروردگار زانیویتی که بونوری که آوا دروس دکات و چند کس دروس دبن و چندیش بو بهشت دبن و چندیش بو دوزخ دبن و انسان کانش کارو کردویان چون دبیت. إن الله بكل شيء عليم، خوای پروردگار به هموش تک زانایه، بداهاتوي وهروها برابردوي. ألا يعلم من خلق وهو اللطيف الخبير؟ ألا يعلم من خلق بزانن آقادار من خلقي نخواي قورا أوي كدروسي كردوا بي آقادار و بي زانايا وهموشتك دزانيت. وعنده مفاتح الغيب، خواي قورا كليلي ناديار نهين يكاني للايا لا يعلمها إلا هو، تنها أو نبيت هیچ کەسێک ئەو زانست و زانیاریانە نازانێت. ئێمە هەر ئەوە دەزانین کە لە بەرچاومانە، ئەوەش کە لە ڕابردوو هەندێکمان بیر چۆتەوە هەندێکیشی دەزانین، بەڵام خوای پەروەردگار ولله المثل الأعلى ليس كمثله شيء. ڕابردوو دەزانێت، ئەوەشی کە لە داهاتوودا دەبێت هەر هەمووی دەزانێت و هەمووشی بۆ خوای پەروەردگار وەکو یەک وایە. ئەوە علم و زانستی خوای پەروەردگارە. نابێ ئینسان خۆی یاخود با بڵێن مەخلوقێک با خوای پەروەردگار و با علم و زانستی خوای پەروەردگار بپێویت و بەراوردی بکات. ئەلەوەدا ئینسان دەکەوێتە هەڵا. ئەگەر گوتمان خوا یعنی جیاواز لە هەموو مەخلوقات، یعنی خوایەک کە بە هەموو شتێک ئاگادارە، دەسەڵاتی بەسەر هەموو شتێکدا هەیە، خوایەک کە حەکیمە، کارەکانی لە شوێنی خۆیدایە، بە هەموو شتێک شارەزایە، هەموو شتێک دەزانێت، دروستکارە، دەسەڵاتی هەموو شتێکی هەیە، بە هەموو شتێک ذات و سیفەتی وقدرتي وعلمي وحمشتكي لا إنسان وهروها لمخلوقات جعوازة. لدير بستيك داد الله وقدر لهم أقدارا، خواهي پروردگار اندازگیری بو همو دروس کراوکان کردووە. بەر لەوەی کە دروستی شکات چۆنی دروست دەکات، چەندی دروست دەکات، چەند کەس دروست دەبن، دنیا چۆن دەبێت، کەی تێک دەچێت، کەی دووبارە خوای گەورە دروستی دەکاتەوە، هەموو ئەوانەی ئەندازەگیر کردووە. خوای گەورە دەفەرمێ وخەلق كل شيء، خوای گەورە هەموو شتێکی دروست کردووە فقدره تقديرا، ئەنجا هەموو شتێکیشی ئەندازەگیر کردووە. لكل أجل كتاب، خوای پەروەردگار بۆ هەموو شتێک نووسیویەتی. بەر لەوەی کە دنیا دروست کات لە فەرمایشت پێغەمبەر داهاتووە صلى الله عليه وسلم کە فەرمایشتێکی صحيحة: كتب الله مقادير الخلائق قبل أن يخلق السماوات والأرض ب50,000 سنة. ب50,000 سنة. چند سال؟ ها؟
50,000 سنة 50,000 ساڵ بەر لەوەی کە ئاسمان و زەوی دروستکات. خی گەورە خۆی دەزانێت ئەو ئەندازێت چەندە. ئێمە بەو ساڵانی خۆمان تێی دەگەین، بەڵام لە لای خی گەورە چۆنەوە حواڵەی خی گەورەی دەکەین. بەر لەوەی کە ئاسمان و زەوی دروستکات بوونەوە دروستکات بە قەڵەمی گوتووە بنووسە، وتوێتی چه بنووسم؟ هەرچی لە کەون و کائینات داڕوو دەدات خی پەروەردگار هەر هەموو شتێکی نووسیوە تۆمار کردووە لە لەوح المەحفوظدا. ئەوە زانیاری خی پەروەردگارە. ئینسانەکان لێرەدا دەکەونە ئیشکال، دەڵێ باشە مادەم وایە هەر نووسراوە کەواتە ئەمن دەبێ هەروە بکەم، یعنی لە لای بۆتە شتێکی سەیر و سەمەرە، یان تی ناگات یان دەیەوێ تی نەگات یا خۆت نەی خوێندووە یان لێی حاڵی نەبووە. بەڵام ئەوە زانست و زانیاری خی پەروەردگارە، یعنی خی گەورە ئینسانی ئازاد کردووە کە چ دەکات. ئێمە نازانین چی نووسیوە، بەڵام دەزانین فەرمانی خی پەروەردگار چییە. حەقمان بەوە نییە خی گەورە ئەوە زانست و زانیاری خۆی تایبەتە بە خۆیەوە. ئەمە حەقی ئەوەمان هەیە خوا چی بۆ داناوین ئەوە بکەین. ئەو نووسینەش کە نووسراوە خی گەورە نەی نووسیوە دەبێت ئەتۆ بە تۆ بزی ئەو شتە هەر بکەیت. ها ئەو جوملەیە چەند گرینگە. خوا نەی نووسیوە ئەتۆ دەبێ هەروە بکەی و ئەمن دەبێ هەروە بکەم بە تۆ بزی و بە زۆر، بەڵکو نووسیویەتی کە خی گەورە زانست و زانیاریەکەی هێندە زۆرە و هێندە پێشکەوتووە، هەموو شتێک دەزانێت، داهاتوو ڕابردوو دەزانێت. خی گەورە دەزانێت ئێمە بە ئازادی و ئیرادەی ئازادی خۆمان چی دەکەین. خوا ئەوەی نووسیوە کە ئێمە بە ئیرادەی خۆمان دەیکەین، نەک ئەوەی نووسیوێ کە دەبێت بە زۆر ئێمە ئەوە بکەین. هەچەند لێک جیاوازە، خوا بۆ کەسی نەنووسیوە دەیە بە زۆر وڵا کاک فلان کەسە هەروە بکەیت، ئەو کاتە ئیرادەی ئینسانی تێدا نەدەبووە نیە. بەڵام خی گەورە نووسیویەتی زانیویەتی کە ئینسانەکان چی دەکەن بە هەموو بوونەوەر، حتا گەڵایەک لە دار دەبێتەوە خی پەروەردگار پێی ئاگادارە، ورد و درشتی ئەو بوونەوەرەی خی گەورە لی ئاگادارە. و ئەو نووسینە و زانیاری خی گەورە هیچ زیانێکی لە ئیرادەی ئێمە نەداوە. ئێمە ئازادین لەو دنیادا چی دەکەین، خی گەورە ڕێگای بۆ ڕوون کردوینەتەوە. ئێمە نازانین خی گەورە چی لە لەوح المەحفوظ نووسیوە بۆ ئێمە، سەرنجاممان چی دەبێت، بەچی تێدا دەچینە کوێ. بەڵام خی گەورە دەزانێت، بەس ئێمە حەقی ئەومان نییە، حەقی ئەومان هەیە. خی گەورە پەیام و بەرنامەی بۆ ناردوین چی بۆ ئێمە داناوە، حەقی ئەوەت هەبێت. بەڵێ خی گەورە خۆیاتی خۆی دەکات، دەبێت ئێمەش بەندایەتی خۆمان بکەین. برام ئەو نووسینە هیچ زیانێکی بۆ ئیرادەی ئازادی ئینسان نییە، کەواتە تۆ حەقی ئەوەت هەبێ خی گەورە چی بۆ داناوی ئەوە بکە، نەک بڵێ ئەرێ دەبێت چم لەسەر نووسرابێت. وخی گەورە لەسەر ئەو نووسینەی کە نووسیویەتی محاسبەی ئینسان ناکە لە قیامەتێ، لەسەر ئەو کردەوەی کە ئینسان دەیکات بە ئیرادەی ئازادی خۆی محاسبە و پاداش لەسەر ئەوەیە لە ڕۆژی قیامەتێدا. ئەنجا دەڵێ وەضەرەب لەهم ئاجالا، و کاتێکیشی بۆ دیاری کردوون کە تێیدا لە ناو دەچن و تێیدا تووشی ئینسان هەر شتێک دەبێت. خوای پەروەردگار بۆ ئینسانی دیاری کردووەوە بۆ هەموو بوونەوەریشی کاتێک دیاری کردووە. زانایان کە باسی قەزا و قەدەر دەکەن 4 مەرتەبە و پلەی هەیە. ئەو 4 مەرتەبانە زۆر گرنگن کە ئینسان لێیان حاڵی بێت و بزانم جارێکی دیکەش نووسیمانەوە لەسەر تەختەی. مەراتیبی یەکەم پلەی یەکەمی عیلمە. خوای گەورە عیلمی بە هەموو شتێک هەیە. إن الله بكل شيء عليم. خوای گەورە بە هەموو شتێک شارەزایە و ئاگادارە و هەموو شتێک دەزانێت. دووەمیان نووسینە الکتابەت، وەکو ئەو فەرمایشتەی خوێنمانەوە خوای پەروەردگار بە 50,000 ساڵ پێشەوەی ئاسمان و زەوی دروست کات، نووسیویەتی کە بوونەوەرێک دروست دەکات، چەند ئینسان دروست دەکات، چەند ئەجینە دروست دەکات، چەند فریشتە دروست دەکات و سەرنجامیشیان چۆن دەبێت. هەموو شتێکی لە لەوح المەحفوظدا نووسیوە و هەموو شتێک لە لای خوای گەورە تۆمارە. سێمیان المەشیئەتە، مەشیئەتی خوای پەروەردگار کە وتمان دەبێتە دوو جۆر، مەشیئەتی کەونی، مەشیئەتی شەرعی. أنزا إنما أمره إذا أراد شيئا أن يقول له كن فيكون. إرادي خواهي پروردگار لسر هشتك بكون فيكونك خواهي گوره هشتك بيويد ديكات لو بنوره دا و جيبجي دكات. چوارميان الخلقة واتا دروس كردن. خواهي پروردگار دروس كري هموشتك بكردوكاني إنساني شو بهرشتك إنسان لو دنيا دا ديبينه لو برورا دا ديبينه ديكات هموي دروس كراوي خواهي پروردگار. الله خالق كل شيء. خواهی پەروەردگار هەموو شتێکی دروست کردووە و هەموو شتێک
دروست کراوی خوای پروردگار و هەموو شتێک مەخلوق و خوای پەروەردگاریش خالقی هەموو شتێکە. ئەوە معتەزیلە و قەدەریەکان و هەندێک لە فەیلسوفەکان کاتی خۆی گوتوویانە خوای گەورە بە هەموو وردیاتی بوونەوەر ئاگادار نییە. یعنی گوتویانە بۆ ئەوەی بە حیسابی خۆیان دیفاع لە دادپەروەری خوای بکەن، گوتویانە خوای گەورە حەقی بەوەی نییە نازانێ ئینسان بۆ نمونە چ دەکات، چه خراپەیەکی دەکات، بەیانی دەچێتە کوێ چ دەکات. گوتیانە گەوا بڵێن ئەو کاتی کەواتە مادەم خوا پێی ئاگادارە کەواتە ئینسان تاوانی نییە. بە حیسابی خۆیان ئەویان گوتووە، بەڵام ئەوە 100% هەڵەیە ئەو بۆچوونە. بۆیە دانەری ئەو کتێبەی تەحاوی ڕەحمەتی خوای گەورەی لێبێت ئەوە باز دەکات لەبەرەوەی ڕەدی ئەوەی بداتەوە. خوای گەورە ورد و درشتی ئەو دنیای ئەو بوونەوەری ئاگادارە، تەنانەت گەڵایەک کە لەدار دەبێتەوە خوای گەورە پێی ئاگادارە. بەڵام کە پێی ئاگادارە مانای وانییە کە تۆ شتێک دەکەی تاوانت نییە. خوا دەزانێ ئینسان لە داهاتوودا چی دەکات، ئەوە عیلمی خوای گەورەیە. هەتوو حەقیوەت نەبێ برام، حەقی ئەوەت هەبێ خوای پەروەردگار پەیامی بۆ ناردووی و پێی فەرمووی چ بکەی و ڕەزامەندی خوای گەورەش لە چیدایە، ڕەزامەندی خوای گەورەش لە چیدایە. کەواتە ئینسان نابێ گلەیی لە زانیاری خوای گەورە بکات، دەبێ گلەیی لە کردەوەکانی دەستی خۆت بکەی، لە ئیرادەیە بکەی کە خوای گەورە بە ئازادی پێداوی. ئیرادەیەکی پێداوی دەتوانین چاکەی بکەیت، توانی خراپەی بکەیت. بۆ نمونە ئەو دنیای ئەگەر وەکو سایارەیەک تەشبیهی بکەین، شەریکەیەک کە سایارەی دروست کردووە، کاتێک کە دەردەچی سیارەکە سوکانەکەی بەدەستی ئەو کەسەیە کە دەیکڕێت، ئەو سوکانە بۆ کوێی بەبات سیارەکە بۆی دەچێت. ئایا ئەو ئینسانە ئازاد نییە لەوەی کە سیارەکە لێ دەخڕێت و سایاقەتی دەکات؟ خۆی گەورەش ئەو بوونەوەرەی وەلله المەثل الأعلى دروست کردووە، ئینسانی ئازاد کردووە لەو دنیایدا بەرەو کوێ دەڕوات، بەڵام ڕێگای بۆ ڕوون کردوینەتەوە و ئەوەش کە ئینسان خراپە بکات و خراپە هەڵبژێرە لە قیامەتێ سزاکەی وەردەگرێت. کەواتە خۆی گەورە کە دەزانێت هەموو شتێک دەزانێت، ئایا ئێمە بە زۆر هیچمان پێ دەکرێت؟ زانیاری خۆی گەورە هیچ زیانێکی بۆ ئیرادەی ئێمە هەیە؟ کەس بە زۆر هیچ شتێکی پێ دەکرێت؟ هەموو ئینسانێک بە ئیرادەی خۆی کار ناکات. دەیکەواتە تۆ لە زانیاری خۆی گەورە گەڕێ برام. ئینسان مادام بە ئیرادەی خۆی کار دەکات، کەواتە خۆت تاوانباری، پێغەمبەرت بۆ هاتووە، قورئانت بۆ هاتووە، خۆی گەورە یعنی ئەندامی پێداوی، هەموو شتێکی پێداویستی پێداوی بۆی حاڵی ببێت کە تو بە قسەی خۆی گەورە نەکەی، دوای کە خراپەیەکت کرد بۆ دەوێ بێن و بگری برا، یان بۆ دەوێ بڵێ وەڵا قەزا و قەدەر وابوو. پیاوێک دزی کرد بوو لە سەردەمی ئیمامی عومەردا، گوتیان بۆچی دزی کرد؟ وتی وەڵا قەزا و قەدەر وابوو، ویستی خۆی بپەڕێنتەوە. ئیمامی عومەریشتی دەوەرە وەڵامەش بە قەزا و قەدەری خۆی گەورە سزا دەدەین مادام وایە. باشترین بەڵگە بۆ ئەوەی کە لێی حاڵی بین ئینسان کە ئیرادەی نەبوو، تاوانی نییە، ئەو فەرمایشتەی پێغەمبەریە صلی الله عليه وسلم کە پێغەمبەر چ دەفەرمێت؟ إن الله وضع عن أمتي، خواهي قورا لسر أمتي من لا يبردوا شي الخطأ والنسيان وما استكره عليه. الخطأ إنسان كارك بها لبكات نزانت، لو كانت دا پیغمبر دا فرميتها عن بارنية كارك كلبيرد بسيتوا، والنسيان يعني لبيرد نية كارك دا كيتهاند نية، وما استكره عليه سيم يعني كإنسان كسك زوري لبكا زور دارك دا صلاة دارك كارك وتاوانك بزور بيبكا هرشي كشتند لبكا كنيكي ألو كاتش دا مادام بإرادي خود نايكي بيت خوش نية أو كسا تاوان بار نية. آيا أو باشترين و قورترين بلغانية بوين كإنسان حالي ببيت. أگر إنسان إرادي نبو كارك دكا تاواني نية، بس إيما كإرادة من هي كارك دكين بود بدوایی بیانو با قضا و قدری خواهی گوره بگرینه و برام. انسان کشتێکی نەزانی ئیرادەی نەبوو بۆ ئەو شتەی کە دەیکات تاوانی نییە. بەس ئەتۆ مادام عقلت هەیە، ئینسان مادام عقلی هەیە، توانای پێدراوە، ئیرادەی پێدراوە، بە ئیرادەی خۆت دەیکەیت، دەی برام خۆی گەورە قەزا و قەدەر چ تاوانێکی هەیە لەوەدا برام؟ ئەها لێ حاڵی بوون چەند گرنگە بزانی کە تۆ بە ئیرادەی خۆت دەیکەی. زانیاری خۆی گەورە شتێکە پێوەستە بە خۆی پەروەردگارەوە. خۆی گەورەش نەینووسیوە دەبێت بە زۆر ئەتۆوا بکەی، ئەوەی نووسیوە کە دەزانێ ئەتۆوا دەکەی، بەس کەوا دەکەی بە ئیرادەی خۆت وا دەکەی. کەواتە تۆ مەچۆ دوای ئەوەی کە بڵێ دەبێت چم لەسەر نووسرابێت. باشە خۆ ڕزقیش لەسەر ئینسان نووسراوە، دیاری کراوە، وانە؟ ئەی باشە کەس دەڵێ وەڵایی لێی گەڕێ ئەوڕۆ هەر یەکیشی ناکەم، یان ئەو مانگە یەکیشی ناکەم،
والله لێ پاڵ دەدەم وەڕسقم لە بەدێتە ماڵێ کەس بە دەڵێت بەس بۆ عیبادەتەکەی شەیتان فێڵە لە ئینسانی دەکات برا ئایا کەس دەڵێ من ئیشی ناکەم وەڵا لێی گەڕێ بۆم دێتە ماڵێ کوردەواری دەڵێ خۆ بۆ کاکە بۆ کەس ناباری ها ئاخرەوە هاتنێکی جوزئیە برا شتێکی کەمی بۆ دێت بەڵام با هەموو ڕۆژەی بێ بێت با هەموو ساڵی بۆ بێت دەبا یەکیشی نەکا لاقی لەسەر لاقیدانە بزانم تاخوا ڕۆژێکێکی بێ دوانی بۆ دێت سەیانی بۆ دێت ئەتۆ لە موچەخۆرێکی گەڕێکە دەڵێ بۆی دێت ئەوە هاتنی یعنی ناقصە کامل نییە برا کاتی خۆی بێ باوەڕەکان ویستویانە مشتێکەکان ویستویانە ئیرادەی خوای پەروەردگار کەونی و شەرعی تێکەڵکەن ویستویانە کە تاوانێک دەکەن بڵێن ئەوە خوای گەورە وەکو بڵێ ڕەزامەندی لەسەر بۆ ئیرادەی لەسەر بۆ بۆیە ئێمە وامان کردو وەکو ئێستا هەندێک کەس تاوانی دەکات دەڵێ قەزا و قەدەر وابوو لەسەرم نووسرا بوو دەبوو هەروام کرد باە خوای گەورە دەفەرمێ سەیەقول الذین ئەشرەکوو چ دەڵێن بێ باوەڕان و مشریکان لەو شاء الله ما ئەشرەکنا ئەگەر خوا ویست با ئێمە هەرگیز هاوبەشمان بڕیار نەدەدا ولا ئاباؤنا با و باپیرانیشمان ولا حرمنا من شيء هیچ شتێکیش لەوەی کە حەڵاڵە حراممان نەدەکرد ها خوای گەورە وەڵامیان دەداتەوە كذلك كذب الذين من قبلهم ئەوانەی پێشوانیش ئەو درۆ دەلەسەیان کردن ئەو دیعایان دەکرد یعنی قسەکەیان درۆیە برام حتى ذاقوا بأسنا هەتا وەکو وایان لێ هات هەر بیانویان دەگرتن هەتا وەکو سزای ئێمەیان بۆ هات هەر تۆ بەیان نەکرد و نەگەڕانەوە قل هل عندكم من علم فتخرجوه لنا خوا دەفەرمێ ئێوە زانست و زانیاریەکیان لەلایە تاوەکو بێنن بزانن بە کام زانست و زانیاریە و شەرعی ئێوە کە دەڵێن ئەگەر خوا بیویستە ئێمە شیرکمان بڕیار نەدەدا کامە زانستەیە لای ئێوە برا ئەتۆ کە دەڵێ قەزا و قەدەر بوو لەسەرم نووسرا بوو ئەی ئەوەت لەکوێ هێناوە لە کام عیلمەیدا هێشتیوە برا یان هەر خەیاڵی خۆت بۆی ڕازاندوویەوە ئەها إن تتبعون إلا الظن ئەوانە تەنها شوێنی گومان کەوتونە وئین ئەنتم إلا تەخڕوسون وەڵا برا ئەوانە هەر درۆ دەکەن و شوێنی درۆ و تەزویر و شوێنی فڵان و شوێنی یعنی حەز و ئارەزوی خۆیان و شەیطان و هەوا و هۆز دەکەون برا ئەهات چەند ڕوون خوای گەورە بۆمان ڕوون دەکاتەوە بێ باوەڕان وەختێک ویستویانە ئیرادەی کەونی خوا لەگەڵ ڕەزامەندی خوا تێکەڵکەن کە ئێمە گوتویانە شیرکمان هەڵبژاردووە و شیرک هاوبەش بە خوای بڕیار دەدەین ئەگەر خوا بیویستایە نەمان دەکرد یعنی ویستویانە بڵێن خوا پێی ڕازیە نە ولا يرضى لعباده الكفر خوا فەرموویەتی بە کوفر ڕازی نییە بەس کابرا بە ئیرادەی خۆی کوفر هەڵدەبژێریت خوای گەورە ئیرادەی کەونی لەسەرە بەڵام ئیرادەی شەرعی لەسەر نییە واتە خوای گەورە ئیرادەی لەسەرە ڕێگەی پێداوە کە بتوانی کوفر هەڵبژێری ئەوەش لەبەر چییە یەک کەلیمەیە لەبەر ئەوەی ژیان تاقیکردنەوەیە ئەگەر ئینسان نەیتوانی با کوفر هەڵبژێریت کەواتە ئەو کاتە ئینسان اختیاری نەدەبوو برا نەدەگونجا تاقی بکرێتەوە بەڵام کە دەتوانی چاکە بکەی و خراپەش بکەی ئەو کاتە دەتوانی تاقی بکرێەوە حونەریش لەوەیدایە برا کەواتە خوای گەورە ئیرادەی لەسەر هەموو شتێکە وەکو ئیرادەی کەونی بەڵام بە هەموو شتێک ڕازی نییە ئەها زۆر گەرەنگە بزانن ئیرادەی کەونی خوای گەورە لەگەڵ ئیرادەی شەرعی واتە لەگەڵ ڕەزامەندی خوای گەورە تێک نەگیراون تێک ناگیرێن بڵێ خوا مەیلی لێ بوو کەواتە پێشی ڕازیە خوا ئیرادەی لەسەر بوو کەواتە پێشی ڕازیە بەڵێ خوا ئیرادەی لەسەر هەموو شتێکە بە چاک و خراپیەوە ئەگەر ئیرادەی لەسەر نەبێ ئینسان پێی ناکرێت بەڵام خوای گەورە بە خراپە و خراپەکاری و کوفر و بێباوەڕی ڕازی نییە ولا يرضى لعباده الكفر وإن تشكروا يرضه لكم خوای گەورە بە ئیمان و ئیسلامەتی و چاکە ڕاستیە بە خراپە و کوفر و بێباوەڕی ڕازی نییە ئەگەر ئینسانیش ئەوەی کرد ئەو بەڕاستی دەبێت گلەی لە خۆی بکات خوا پێی ڕازی نییە تۆ هەڵبژاردووە نابێ ئیرادەی کەونی خوای گەورە بکەیە بیان و چونکە ناگونجێ خوا ئەتۆ شتێک بکەی خوا ئیرادەی کەونی لەسەر نەبێت ئەگەر ئەو کاتەی وا بوایە ئینسان بیتوانێت شتێک بکە ئەگەر خوای گەورە ئیرادەی کەونیشی لەسەر نەبێت والعیاذ بالله ئیرادەی ئینسان بە قووەتر دەبوو لە ئیرادەی خوای والعیاذ بالله تێدەگەن برام کەواتە خوای گەورە ئیرادەیەکی کەونی هەیە لەسەر هەموو شتێکە بە چاک و خراپیەوە ئیرادەیەکی شەرعیشی هەیە تەنها بە چاکە و چاکەکاری نەبێ ڕازی نییە پرسیارەکە لەبیر نەچی
دوای تەواوکردنی و چەند دێڕێی پرسیارەکەت بکەیت باشە؟ پرسیار باش. انزاد الله ولم يخفى عليه شيء قبل أن يخلقهم خوای گەورە هیچ شتێکی لێون نەبووە نادیار نەبووە پێش ئەوەی کە دروستیشیان کە یعنی هەموو شتێکی زانیوە وعلم ما هم عاملون خوا زانیویەتی ئینسان چ دەکا و ئەو کار و کردەوەی کە دەیکا ئەو کەسەی کە دروستی دەکا زانیویەتی قبل أن يخلقه پێش ئەوەی کە دروستیشیان کات ئەوەیە کە لە لای خەڵکی بۆتە ئیشکال دەڵێ مادام خوا دەزانێ ئەمن چ دەکەم کەواتە لێی بۆتە ترسێک یان دەبێ هەروە بکەم یان ئای دەبێت چی بێت گوتمان حەقی ئەوەت نەبێ ئەوە زانیاری خوای پەروەردگارە خوا دەزانێت چ دەکەی بەس کە دەیکەی گرنگ ئەوەی بە ئیرادەی خۆت دەیکەی ناشزانی چ لەسەر نووسراوە بەس دەزانی خوا چی فەرمووە نازانی خوا چی فەرمووە لە قورئانە دەبرم خوا بە خراپە و کوفر ڕازی نییە و بە چاکە و چاکەکاری و ئیمان و ئیسلامەتی ڕازیە دەی ئەتۆ سەرنجی فەرمانی خوای بدە داڵغە بە عیلمی خوایەوە لێ مەدە وأمرهم بطاعته ونهاهم عن معصيته ديري بستشوار دليت لقل أوج داك خواي قورا هموش الدزانيت أمري بإنسان كان كردوه بإنسو جين كردوه كفرمان بريب كان وشاكب كان ونهاهم عن معصيته ريقري كردون نهي لي كردون لويك سر بيشيب كان كواتا أقر إنسان هرب زور بي كرابا وهرب بي علمي خواي قورا محاسبة كراباين ئەو کاتە خوای پەروەردگار ئەمری بە کەس نەدەکرد هەر خوای پەروەردگار ئێستا ئەگەر تەنانەت ئینسانەکان هەر دروستیش نەکات یان دروستیان کات و بەس بە پێی عەدالەتی خۆی ئینسانەکان محاسبە بکە هێشتا خوای گەورە هەر عەدلە و هیچ زوڵمێکی تێدا نییە لە ئینسان چونکە خوا دەزانێت ئەو کەسەی کە دروستی دەکات معدەنەکەی چۆنە دڵ و دەرونی چۆنە و کردەوەکانی چۆن دەبن و چ دەکات چ ناکات بەڵام ئەو کاتە احتیمالی هەیە خوای گەورە ئەوەی کە دەیکا هەر عەدالەتە بەس احتیمالە ئێمە گلەیمان کردبێ بڵێن خوای گەورە جا کوا خۆ من تاقی نەکرامەوە کێ دەیگۆ من وا دەکەم کاکە خۆی ئینسان لە خۆی هەمەتێدا زمانی درێژە بەرامبەری بە خوای گەورەش ئەو گلەیەی دەکرد بەڵام خوای گەورە لە ئەمری واقع و لە ئەرزی واقعدا ئێمە لە دنیادا هەموو کار و کردەوەکانی خۆمان بۆ خۆمان بە ئیرادەی خۆمان دەیکەین و هەمووشمان لەسەر تۆمار و هەمووشی دەبینین بۆ خۆمان ئەوەشی کە خوای گەورە زانیوێتی نووسیوێتی بەپێی ئەو نووسینەش دێتە دی بەپێی ئەو زانیاری خوای گەورەش بەڵام ئەوە هیچ علاقەیەکی بۆ نییە کە ئینسان لەژێر ئیرادەیەکی جەبردا بێت وەکو جەبریەکان دەڵێن ئینسان وەکو کۆلکەدارێکیە هیچی بەدەست نییە ئەوەی کە دەیکات هەمووی بە زۆر پێی دەکرێت نەخێر کەس هەیە زۆری لێ بکرێت خۆی ئینسان هەندێک شت هەیە لە دنیادا ڕوو نەبرا کاکە کەس زۆری لێ دەکرێت لەسەر کار و کردەوەیە کە دەیکات کەس دەڵێ خوای گەورە وەڵام من پێی فەرموو من دەبێ هەروە بکەم یان بە زۆر پێم دەکات ئەوتە خوای گەورە پێغەمبەری بۆ ناردووی قورئانی بۆ ناردووی بە قسەی دەکەی قازانجی خۆتە بە قسەی ناکەی برام زەرەری خۆتە انزا وكل شيء يجري بتقديره ومشيئته هەموو شتێکیش بە گوێرەی مەشیئەت و ویستی خوای پەروەردگار ڕوودەدات و دێتە دی ومشيئته تنفذ مشيئەتی خوای گەورەش جێبەجێ دەبێت لا مشيئة للعباد إلا ما شاء لهم هیچ ویستێک نییە بۆ ئینسان ئیلا وی خوای گەورە دەیەوێت بەڵام مەبەست مەشیئەتی کەونیە لێرەدا ئەمما بەپێی مەشیئەتی شەرعی ئینسان ناتوانێت لە مەشیئەتی کەونی دەرچێت بەس دەتوانێت لە مەشیئەتی شەرعی بە معنای ڕەزامەندی دەربچێت یعنی خوای گەورە بە کوفر ڕازی نییە بەڵام دەتوانێت کوفر هەڵبژێرێت فما شاء لهم كان وما لم يشاء لم يكن ئەوەی خوای گەورە دەیەوێت جێبەجێ دەبێت و دێتە دی ئەوەشی کە خوای گەورە نەیەوێت بێگومان ئەو شتە نایەتە دی و هەروەها نابێت ئەو چەندێڕە بە کورتی باز لە قەزا و قەدەر دەکات ئەوەی کە باسمان کرد هەموو شتێک لەژێر ئیرادەی خوای پەروەردگاردایە بە چاک و خراپیەوە بەڵام مەشیئەت و ئیرادەی کەونی و معنای ڕەزامەندی کە بە معنای ئیرادەی شەرعیە ئەوەیان ئینسان دەتوانێت بەپێی ئەوەش هەڵس و کەوت بکات بەپێی ڕەزامەندی خوای گەورە کار بکات دەشتوانێت لە ڕەزامەندی خوای گەورە دەرچێت خوای گەورە هەموو شتێکیش ئاگادارە لەو دنیایدا بە ورد و درشتەوە ئەوەش هیچ نەعەدالەتێکی تێدا نییە کە خوا دەزانێت کەواتە تۆ دەبێ هەر بیکەی نەخێر بەپێی ئیرادەی خۆت دەیکەی وەکو ئەو فەرمایشتەش کە باسمان کرد هەر کاتێک ئینسان ئیرادەی نەبوو لە کار و کردەوەیەکدا تاوانی لەسەر نییە بەڵام کە ئیرادەت هەیە بەپێی ئیرادەی خۆت کارێک دەکەی ئەی دوایە بۆ دەبێت لێی لە قەزا و قەدەر بکەی و لەسەرم نووسرا بوو حاڵ و حیساب بووە
نخير إنسان هم مشتك بإرادة خوي ديكاتو إنسان لسر أو كارو كردوانا كذيكات لدنيا دا بإرادة خوي لقيامة لسر أو سزا ددري لسر أوش باداش ددريتوا ليردا كتاي بدرسي بينجم دينين خوي جورا بكاتا حسنات صدقة جارية بوهم لايكيو لمن قبول كاو لدين شريعة برنامج خوي شاكتر حالي من كات آمين. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين.